ئەڤروکا پێنجەمین ساڵڤەگەرە ڕەفەڕاندوما سەرخەبوونا کوردستانەیە. ئەس دخوازم vê mijarê digel mêvanê xwe û Şêx Ebû Hatim El-Ciborî gotûbêj bikim. Şêx hûn gelek bi xêr hatine Kurdistan 24. Hûn ji ber dengdanê bibûrin ji ber dengdanê bi referandûma serxwebûna Kurdistanê ji Kerkûkê hatine derxistin. Wekî şêxekî eşîreta Ciborî. Hûn nûke jî eger dûbare referandûm bihête kirin amade ne dûbare dengê xwe bi referandûma serxwebûna Kurdistanê bidin weke netewe erebek? لەسەرتادا سڵاو ڕێزم بۆیەوە بۆ کەناڵە بەڕێزەکانتان کەناڵی کوردستان 24 و هەموو بینەرە بەڕێزەکەتان ئێمە پیرۆزبای لە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی دەکەین لەو ڕۆژە گرنگە و پیرۆزەدا و لە خەڵکی کوردستانیشی پیرۆز دەکەین. ئەم مێژووە پڕە لە پیرۆزی. بەڵێ ئێمە بەشداریمان کرد لە ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستان چونکە ڕێفراندۆمەکە بەڕاستی لە دەستوردا جێگەی کراوەتەوە و ئێمە دەربڕینمان لە بۆچوونی خۆمان کرد بۆ ئەوەی کە زامنی پاشەڕۆژی خۆمان بکەین لەگەڵ دەوڵەتی کوردستان و ئەم ڕێفراندۆمە حەقێکی شەرعی بوو بۆ کەش حەقەکە دانراوە بۆ هەموو نەتەوەیە کە ڕێفراندۆمیش لە کەرکووک هەموو کەمەنەتەوەکان لە عەرەب و تورکمان و برا کریسیانەکانیش بەشداریان کرد. بۆیە ئێمە وای دەبینین کە ئەم ڕێفراندۆمە لە ڕاستیدا فەخرێک بوو بۆ ئێمە چونکە بەڕاستی دەمانەوێ بۆ سبەڕۆژی خۆمان زەماناتمان هەبێ و بەشدار بین لە کوردستان و چاومان لەوە شەیەکە پاشە ڕۆژێکی پڕشنگدارمان هەبێ. بۆچی پشتیتە دەنگێ خۆ بە ڕەفەڕاندۆمێ دای توش کەرکووکی هاتیە دەرێخستن کێ تو دەرێخستی؟ لە ڕاستیدا ئەو فشارە سیاسیانەی کە لەسەر ئێمە هەبوو وای کرد کە لە کەرکووک دەربچین. ئەو فشارە سیاسیانە کە هەمویان دەزانن دەربارەی چی بوو و دەیان گوت بووچی بەشداریت لە ڕێفراندۆمی کوردستاندا کرد. ئێمە بەشداریمان کرد چونکە دەربڕینمان لە بۆ چوونی خۆمان دەکرد بەش پلەیەک ئێمە عراقین و دەتوانین دەربڕین لە بۆچوونی خۆمان بکەین. ئەمە شتێکی تاکە کەسیە بەڵام بەداخەوە بەو شێوازە دژایەتیان کردین لە کەرکووک. ئەمەش لەبەر ئەوە بوو کە بەشداریمان کرد لە ڕێفراندۆم و ئێمە دەنگماندا بۆ ڕێفراندۆمەکەەوە پەنا بەخوا بەشداریش دەکەین لە دەوڵەتی کوردستان کە لە داهاتوودا دەبێت بە سەرۆکایەتی بارزانی و سیاسەتە حەکیمەکانی کرد و دەنگ بدەیت بە سەرخەبوونا کوردستانی دە چارچوبەی عێراقێکە فیدرال و ئەف هەرێمەژی فیدراڵە. لە ڕاستیدا ئێمە دوورمەودا تەماشا دەکەین تاوەکو ئێستا هیچ داهاتوویەک بۆ عێراق نییە. ساڵێک تێدەپەڕێ لەسەر هەڵبژاردنەکانی عێراق تاوەکو ئێستا حکوومەت پێک نەهێنراوە. تۆ چ پاشە ڕۆژێکت دەبێ چی دەگوزەرێ لە عێراق؟ ئێمە دەمانەوێ زەمانی پاشە ڕۆژ بکەین بۆ خۆمان بۆ منداڵەکانمان بۆ ماڵباتەکانمان. لە ڕاستیدا تاوەکو ئێستا هەست بۆ دەکەین کە پاشە ڕۆژ سبە ڕۆژی منداڵەکانمان دیار نییە ڕوون نییە. هەموو شتێبینی ڕەوشی عێراق دەکەنەوە بارودۆخە ئێستا کە لە عێراق هەیە 20 ساڵە تاوەکو ئێستا عێراق ئەمن و ئاسایشی لێ نییە. ئەلحەمدوللا شکر بۆ خودای گەورە دەبینی کە کوردستان پڕشنگدارە بنیاتنانی تێدایە ئەمن و ئاسایشی تێدایە. هەموو ئەوەی کە لە کوردستان هەیە وای لێ دەکا کە چاوت بینیەوە پشتی ڕەفەڕاندۆمی سەری کوردستانی هاتی ژ گرتنا سنووران ژ گرتنا ئاسمانان ژ ژێستاندنا کەرکووکێ وەکە عەرەبەک تو vê çawa dinirxînî؟ ئەوەی ڕوویدا فشاری سیاسی بوو دژایەتی کوردستانیان کرد بە تایبەتی دژایەتی سەرۆک بارزانیان کرد بە هەموو ئەو
ئەوەی کە لە دەستیاندا بوو ئەویان پێیان کرا بەڵام ئیسراری سەرۆک بارزانی و ئیرادەی خەڵکی کوردستان بەهێزتر بوو لە هەموو هەوڵێک و ماوە بە خۆڕاگری مایەوە لە مەیدانەکە چونکەمان لەسەر نەهجێک دەڕۆن کە سەقامگیرە و پاشە ڕۆژی تێدا دەیانەوێ کوردستان ئاوەدان بکەنەوە هەموو ئەوەی کە کرا فەشەلی هێنا لە بەرامبەری کوردستان و لە بەرامبەر ئەڤروکیا سەرۆک بارزانی دێ پێنجەمین ساڵڤەگەرە ڕەفەراندۆمێ لە دهۆکێ دەماگوتار پێشکەشکری بەحسا برایەتیا دنەڤەرە کورد و عەرەبان کرد گوتی سەرباری هەبوونە ناکۆکیên سیاسی دیسە ئەم برانە دەوێ بە هەڤرا بن دوێ چاوا دنرخی برایەتی بینی عەرەب و کورد بەدەیان ساڵە لە سەردەمی مەلا مستەفا بارزانیەوە هەبووە دەوڵەتێک دەڕوایەکێک دەڕوە برایەتی کورد و عەرەب دەمێنێتەوە هەموو کاتێک سەرۆک بارزانی لە هەموو هەڵکەوتێکدا باس لە برایەتی خۆشەویست و ئاشتی دەکا لە نێوان عەرەب و کورد و تورکمان و هەموو نەتەوەکانی دیکە ئەمەش دەلیلێکە کە کوردستان خەیرە بۆ هەموو مکەوەنات و هاونیشتیمانیانی عێراق لە ڕاستیدا لە کوردستان شوێنێکە بۆ خۆشەویستی و ئاشتی وە ماوەتەوە هەرچەندی ئەوانەی کە عاقدن و هەروها تایفین دەیانەوێ ئەمە بچێنن نەبووە و ماوەتەوە برایەتی و خۆشەویستی نێوان کورد و نەریناتە لەسەر وێنەیە بە هەڤراژیانێ لە کوردستانێ بۆ نمونە بە حەواندنا بدەهان کەساتیên وەکیتەین عەرەب لە هەولێرە پایتەخت و لە پارێزگای هەندی و پاراستناوان ji bilî dunyayeke penaber û kûcberan çawa dinirxînî وەڵاهی ئێمە ئێستا لە کوردستان وا هەست دەکەین کە کوردستان نیشتمانی ئێمەیە هەست بە هیچ جیاوازیەک ناکەین هەست بە هیچ جیاوازیەک ناکەین لەگەڵ کوردەکان ئێمە هاونیشتیمانی کوردستانین ئێستا لە ڕاستیدا هەموو دەرگاکانی دامازراوەکە لە بەرامبەرەی مەکراوەنێتەوە ڕێزمان لێ دەگیرێ هەست بۆ ناکەین کە ئێمە پلە دوین بە پێچەوانەوە ڕێزی زۆر زیاترمان هەیە لەوانەیە کە پلەیەکن چونکە هەموو کاتێک بەڕێز سەرۆک بارزانی دەڵێ دەبێ ئاشتی سپاس بۆ هێژای شێخ ئەبوو حاتم الجبوری تو هەر هەبی ئەهلا وسهلا